بۆ بەڕێزان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پارێزگاری سلێمانی سەرجەم لایەنە پەیوەندیدارە حکومی حیزبیەکان هاوڵاتیانی خۆشەویست لەم بارودۆخە ناهەمواری دارایی کە تەنگی بە سەرجەم چینەکانی کۆمەلگا هەڵچنیوە ئێمە وەک پزیشکانی گەنج کە پێنگ هاتوین لە پزیشکانی نیشتەجەی دێرین خولا و پلەبەند لە سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارەتیمان بەرامبەر کە سوکار و دانیشتوانی خۆشەویستی شارەکەمان بەردەوام بووین لە بەجێگانی ئەرکەکانمان لە نەخۆشخانەکانی ناو شاری سلێمانی و دەرەوەی سلێمانی بە فریاکەوتن و حاڵەتە ساردەکانیشەوە. بەڕێزان، ئەم پزیشکە گەنجانە تاکە سەرچاوی داهاتیان موچەکەیانە. سەرەڕای ئەوەی ساڵی ڕابردوو 3 موچەمان پێ نەدراوە، لە ئێستاشدا کە 54 ڕۆژ بەسەر وەرگرتنی دوایین موچەمان ڕۆشتووە لە بارودۆخێکی سەختی ئابووری دەین. بە شێوەیە کە بەشێک لە پزیشکان توانای دابینکردنی خەرجی ڕۆژانە و تەنانەت خەرجی هاتوچۆی داوامکردنیشان نەماوە. دوای ئەوەی کە هیچ ڕێگە چارەیەکمان نەما، وەک پزیشکانی گەنج بڕیارماندا لە ئەمڕۆ 26 سەی 2024ەوە هەستین بە بایکۆتکردنی داوامەکانمان لە سەرجەم نەخۆشخانەکانی ناو شار و دەرەوەی شار و مەڵبەندە تەندروستیەکان و سەنتەرە پزیشکیەکان و ڕاگررتنی سەرجەم نەشتەرگەریەکانی بەیانیان و نەشتەرگەریە نیمچە تایبەتەکان و لە سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارەتی و گرنگی پیشەکەمان و تەنها لە پێناو خەڵکی بەژمەینەتی ئەم شارەیە کە خۆمان بە ڕۆڵەی ئەم شارە و دڵسۆزی خەڵکی خۆمان نەزانین بەردەوامی ئەدەین بە دەوامی فریاکەوتنەکان و ئەنجامدانی نەشتەرگەریە کتوپڕەکان. لە کۆتاییشدا داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان دەست بەجێ دەست بکات بە دابەشکردنی شایستەداراییەکانمان و ڕای ئەگەیەنین لە ئەگەری دابەش نەکردنی موچەکانمان هەڵوێستی تونترمان دەبێت و ئۆباڵی ژیانی خەڵکی ئەم شارە کە خۆمان بەشێشین لێی لە ئەستۆی لایەنی پەیوەندیدار واتە حکوومەتی هەرێمی کوردستانە. بەیاننامەی هاوبەشی پزیشکانی نیشتەجەی خولا و دێرین و پزیشکانی پلەبەندی سنووری پارێزگای سلێمانی دەوروبەری 26 سەی 2024